بە کاندید و حزبەکانەوە ڕادەکەم. باسی ماراسۆن ناکەم، بەڵکو باسی بەرپرسیارەتیەکەم. ئەرێتخوا بەڕاست چێ لە بەرپرسیارەتی ڕادەکات؟ هەمووان ڕەخنە دەگرن و کەس خۆی بە شایانی ڕەخنە نازانێت. هەمووی لە بەرپرسیارەتی ڕاکات. لەم دەقەیەدا تەنها یەک هێز هەیە کە ئامادەیە بایەک قورسایەکی خۆی بەرپرسیارەتی هەڵبگرێت و دان بە هەڵی خۆیان بنێ و هەنگاو بەرەو داهاتوو بنێ. لەوەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق دەستی پێکردووە هەرچی کاندید و حیزبی سیاسیە خۆی لە بەرپرسیارەتیە دزێتەوە. ئەگەر بێت و دەستکەوتێکی مهمیش هەبێت لە ساحەکەیە، بەخوا هەر هەمی خۆی بەخاوە نێزانێت و هەر جارە لە شوێنێکەوە ئەرکەکانی سەرشانیان بە خزمەت بە خەڵکی فرۆشنەوە. بۆزان مەخسم چییە؟ با قسێکی خەریک یاکەم و مۆزوعەکە زیاتر ڕوونکەمەوە. چۆن هەیە حیزبی یەکەمی دەسەڵاتە زۆرترین پۆستی بەدەسەوەی، بەڵام وا قساکە کە ئەوان تاوانبار نین لەو ناعەدالەتەی کە بوونی هەیە. خۆیان بە بەرپرسیار نازانن لە نەبوونی موچێ و خەڵکە، بەڵام ئەگەر شتێکیش بکرێت ئەڵێن ئێمە کردمان و ئاو بێنە و دەست بشون. اینجا بەخوا هەرەوەژ نییە. با من باسی هەنێکی ترتان بۆ بکەم. گروپ و حیزب هەیە تەنها بۆ ئەوە دروست بۆ کە دژایەتی ئیدارەی سلێمانی بکات و دەنگەکانی ئەم شارە پارچە پارچەکە. بەڵام کە کارێکی باشەکرێت چیەکەن خۆیانەکەن بە خاوەنی و ماندووبوونی ئەوانیکە هەمووی زەڕبی سفرەکەنەوە. بە نمونە مانگی حوتی ئەم ساڵ بوو باڤڵ تاڵەبانی سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان چوو ڕێکەوتنی سەرەتایی لەگەڵ حکوومەتی عێراق کرد. بۆچی؟ بۆ ناردنی موچە و قوتی خەڵکی. دوای هەمووی ڕخنیان لە ڕێکەوتنەکە ئاگرت و دوایە وەشکە بەهۆی ئەو ڕێکەوتنەوە موچە هات بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە ئەیانوت ئێمە هۆکار بووین بۆ هاتنی موچە و چاویان لە ئاسی ڕاستیەکانە داخست. ئەوەی سەیرە بەلای منەوە تەنها یەک حزب هەیە کە لەم کوردستانە کە ئاڵێ بە ژووری و پۆست و پێگەی کە هەمە بەرپرسم و زۆر زیاتریشم لە ئەرکی خۆم کردووە. ئەو حزبەش کێیە؟ یەکێتی نیشتیمانی کوردستانە. اینجا نمونەیەکیشتان بۆ باسکەم هەر لەسەر مۆزوعە. هەر ئەو ڕێکەوتنەی کە لە مانگی حوتی ئەم ساڵاکرا باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری سەرەکی بوو بۆ ئەنجامدانی ئەم ڕێکەوتنە. ئەو کردیانی لە کاتێکدا کە ئەرکی فەرمی ئەو نەبووە، بەڵام وەک خۆی وتی لە پێناوی خەڵکە ئەوەی کردووە بۆ ئەوەی کە سوود بە هاوڵاتیان بگەیەنێت و خۆی بە بەرپرسیار زانیوە لەو ڕێکەوتنە. کاتێکیش خەریک بوو لە وردەکاریەکانی ڕێکەوتنەکە کێشە دروست بێت، هەر کاک باڤڵ هات هۆشداریدا بە هەردوو لای ڕێکەوتنەکە بۆ ئەوەی کە لەو نێوانەیە موچە و قوتی هاوڵاتیان نەکەوێتە مەترسیەوە. هەر بۆیە لە بانگەشەی هەڵبژاردنیشدا باڤڵ تاڵەبانی وێکێتی دەڵێن ئەوان دەیانەوێت باری سەرشانی خەڵکی هەرێم سووکەن و ئەو کێشانەی کە لە ڕێکەوتنی بەغداد و هەرێم دروست دەبێت لە بوارە جیاوازەکانە دەیانەوێت چارەسەریکەن و کۆتایی بۆ کێشانە بێنن. ئامانجیشان تەنها یەک شتە، ئەویژەوەیەکە ژیانێکی شایستەتر و گونجاوتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستەبەر بکەن.